هەرچەندە تەمەنم بەرەو هەڵکشان دەڕوا و ئەزمموی خەڵکانی تر دەبینم سەرسام دەبم بە توانە ڕۆحیەکانیان و هێزە لە بن نەهاتوەکانیان. خەڵکێکی زۆری سەرم زەمینە و بەرهێنان لە ڕۆحیان دەکەن بۆ هەبوونی جەستە و مێشکێکی تەندروست. هیچ کات پرسیار کردووە ئەو هەموو هێزە لەکوێ دەهێنن؟ من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر. ئەم ئەڵلقەیە وڵامی ئەم پرسیارەتان بۆ شی دەکەمەوە. هەموو زانستەکانی ئەو 25 ساڵی ڕابردوو زیاتر تیشک دەخەنە سەر توانە ڕۆحیەکانی مرۆڤ. سەبارەت بەخۆم هەموو ئەو پەرت و گوشتە چاوانەی کە خوێندومەتەوە لەبارەی زانستە فیزیاویەکان و زانستە دەرونیەکان و زانستە ڕوحانیەکان باز لە تەندروست ڕاگررتنی سێ لایەنی سەرەکی مرۆڤ دەکەن کە بریتین لە مێشک و ڕوح و هەروە جەستە. هەروە تۆش ئەگەر یەکێکت لەمانە بێ خۆراک و بێوزە کرد و فەرامۆشت کرد دووچاری نەخۆشی و دەردی گەورە دەبیت. ئەگە هەر یەکێکیانت پشتگوێ خست دەردەچیت لە بازنەی مرۆڤێکی تەندروست و تەواو و بێکێشە. ئەوەش بزانە برسیکردن یاخود خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەم سێلایەنە گرنگەی خۆت دەشەوێت بێتە هۆکاری خراپ بۆ تەواوی ژیانت. ئەگەر کەم و کورتیت کرد لە پێدانی خۆراکی تەواو بەڕوحت کەواتە تۆ هەڵەیەک و کەم و کوڕیەکت هەیە دەبێت چاچی بکەیتەوە. ئەگەر کەم و کورتیت کرد لە پێدانی خۆراکی تاو بە مێشکت کەواتە تۆ هەڵەیەک تێو دەبێت چاچی بکەیتەوە. ئەگەر کەم و کورتیت کرد لە پێدانی خۆراکی تەندروست و وەرزشی تەندروست بە جەستەکەت کەواتە تۆ هەڵەیەک تێو دەبێت چاچی بکەیەوە. خۆراکی جەستە دیار و ئاشکرایە. دوورکەوتنەوە لە خواردنە خێراکان و شەکری زۆر و کاربۆیدرات و چەویە خراپەکان و گۆڕینیان بە خواردنی تەندروست و میوە و سەوزە و خواردنە پڕی شاڵەکان جەستەیەشی تەندروست پێدەبەخشێ. هەروە خواردنی ژەمەکان لە کاتی خۆی پشتگوێنە خستنی ژەمی بەیانیان و وەستان لە خواردنی دوای دەی شەو جەستەیەکی تەندروستت پێدەبەخشێ. ئەنجامدانی وەرزش و نووسنی پێش 12 شەو دوورکەوتنەوە لە شەو نوخونی ئەویش باماشەوە جەستەیەکی تەندروستت پێ دەبەخشێ. خواردنی مێشکیش دیارە و ئاشکرایە. بێگومان خوێندنەوەی ڕۆمانێک یاخود پەرتووکێک خۆراکی مێشکە. بیرکردنەوە و گەنگەشە و کۆکردنەوەی زانیاری و ئەنجامدانی یاری شەترەنج و ئەو جۆرە یاریانی خۆراکم بۆ مێشک یارمەتی دەرە بۆ عەقلێکی تەندروست. عەرەب دەڵێ العەقل السەلیم فی الجەسەد السەلیم، واتە مێشکێش تەندروست لە جەستەیەشی تەندروستدایە. بەڵام ئەویان لەبی کردووە کە تەنها مێشک و جەستەی تەندروست بەس نییە بۆ هەبوونی مرۆڤێکی تەندروست، چونکە مرۆڤ پێویستی بە ڕوحێکی تەندروستیش هەیە. ئێستا ئێمە خۆراکی جەستە و مێشکمانزانی دەبێ خۆراکی ڕوحچی بێ. لە دێر زەمانەوە ئاین و بیرۆکە ڕوحیەکان جەخت لەسەر هەبوونی ڕوحێکی پاک و ڕوحێکی تەندروست دەکەنەوە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشە دەرونی و جەستەییەکان. گرنگ نیە تۆ باوەڕت بە چ ئاین و بیرۆکە و ڕێبازێکە. گرنگەوەی هەموو بنەماکانی و ئاین و بیرۆکە و ڕێبازە پەیڕۆ دەکەی و بەڕێک و پێچی ئەنجامیان دەدەی. هەموو ئاینەکان و ڕێبازەکان هانی بەخشین و یارمەتیدانی هەژاران دەدەن. هەمویان دەڵێن دوورکەوە لە درۆکردن، دوور بە لە دزین و فێڵبازی. هەمویان هانی دروستکردنی پەیوەندێکی ڕوحی پتە و لە نێوان تۆ و دروستکەری تۆ دەدەن. ئەم پەیوەندیە وەک خۆراکی جەستە و عەقڵ نییە، خۆراکێکی زۆر تایبەتە و پرایڤێتە، پێوەستە بە شێوەی بیرکردنەوەی تۆ لە کەسێکەوە بۆ کەسێک تریش جیاوازە. هەموو ئاینە یەک تاپەرستیەکان و ئیبراهیمیەکانیش باز لە نوێژ دەکەن وەک خۆراکی ڕۆح. هەروەها ئاین و بیرۆکەکانی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش وەک نوێژ باز لە یۆگا و میدیتیشن دەکەن وەک خۆراکی ڕۆح. هەمویان کۆکن لەسەر هەبوونی دروستکەرێک کە ڕۆحی مرۆڤەکان پێوەستە پێوە. هەیە پێی دەڵێ خوددا یاخود ئەڵڵا یاخود مەزدا گەد و گۆش و هەزاران ناوی تر. بێگومان هەبوونی پەیوەندەی تەندروست لەگەڵ دروستکەر و پەیڕەویکردنی داواکاریەکانی هۆکاری ڕوحێکی تەندروستن کە ئەمەش خۆی لە خۆیدا جەستە و عەقلێکی تەندروست پێدەبەخشێ. لێرە باسی هێز و کاریگەری نیەت دەکەم لەسەر ڕۆح. دەڵێن هەموو کارەکان پەیوەستن بە نیەتی مرۆڤەوە. نیەتی ئەنجامدانی کارێکی باش کاری باشت بۆ دێنێ پێچەوانەکەشی هەر ڕاستە. ئەگەر کاریگەری وزە و هێزی نیەت و ئەو وشانی ڕۆژانە بەکاری دێنی لەسەر ڕوحت بزانی بە هیچ شێوەیەک ناواسی لە کۆکردنەوەی زانیاری و ئەنجامدانی وەبەرهێنان لەم بەشە گرنگەی هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆت. ئەگەر هێز و توانا شاراوەکانی ناخت و کاریگەریان لەسەر ژیان و ڕوحت بزانی بە هیچ شێوێک ناوەستی لە ئەنجامدانی ڕاهێنان و گەشە پێدانیان. ئەوەی ئەو کۆدەی مێشک و جەستە و ڕوحی دۆزیەوە توانای دروستکردن و ئەنجامدانی هەموو کارێک دەبێ بێکەم و کوڕی. لێرە وشەیەکی سەرەکی و زۆر دڵخۆشکەرت پێ دەڵێم. لەوانەیە نیەت هەستێکی دیاریکراو بێ تۆ هەت بێ بەرامبەر بە کەسێکی تر وەک دایک و باوک و کەسانی دەوروبەرت. لەوانەیە نیەت وشەیەکی دیاریکراو بێ تۆ دەیکەیتە خۆراکی تەندروست بۆ ڕوحت و ڕۆژانە بەکاری دێنی وەک قوربان و بەڕێزم و چاوەکەم و بە ئەرک نەبێ و دەستخۆش و سپاس و هەزاران وشەی لەم جۆرە کە پڕن لە وزەی ئەرێنی. لەوانەیە نیەت کارێکی باش بێت تۆ ئەنجامی دەدەی بۆ سوودی خۆت و سوودی گشتی کە خزمەتی خۆت و کەسانی دەوروبەرت بکە. ئەگەر نیەتی خوێندنت بۆ بوون بە دکتۆر بێ یا
بۆ ئەوەی پارە کۆبکەیتەوە یا بووم بە ئەندازارێک تا خەڵکی بڵێن ئەندازیارە ئەوە تۆ نیەتی خوێندنەکەت نیەتێکی باش نییە بۆیە ڕێگاکەت سەخت دەبێ و لەوانەیە نەگەی بە ئاماجی خۆت نیەتت باش بێ بۆ بووم بە کەسێک کە خزمەتی کۆمەلگە و کەسانی دەوروبەرت دەکەی و دوور بە لە بیرکردنەوە نەرێنیەکان هەموو کارەکانت ئاسان دەبێ و چێژ لە خوێندنەکەت وەربگرە و بیکە کارێکی ڕۆژانە نەک کارێکی زۆرە ملێ وەک فەرمانبەر و مامۆستاش نیەتت هەر تەواوکردنی ڕۆژەکە نەبێ بەڵکو نیەتت باش بێ و لە بیرمەکە کە پەیامێکت لەسەر شانە ئەویش خزمەتکردنی کۆمەلگەیە کە خۆی لە خۆیدا لە کۆتایی بە خزمەتی خۆت دێتە کۆتا ئەگەر تۆ وەک مرۆڤێک هێزی نیەتت زانی توانای کۆنتترۆلکردنی هەموو شتەکانی دەوروبەری خۆت بەدەست دێهێنی چەندە بەهێزە تواناکانی ئێمەی مرۆڤ هەمووتان ئەم باوەڕ و هێزەتان هەیە هەمووتان بێجیاوازی وزەی شارەوە و نەدۆزراوەتان هەیە و هەستی پێدەکەم بەڵام ئێوە گومانتان لە هەبوونی هەیە باوەڕی تاوەتان بە خودی خۆتان هەبێ بەهێزی ڕوح و جەستە و مێشتان هەبێ هەموو کاتیش نیەتتان باش بێ بە ئەوەی بچی ڕێزی مرۆڤە بە ئاگاکان هەڵسە لەو غەفلەتە و ئەو خەوەی کە تۆ زۆرانێکی وەک تۆی فریوداوە بێئاگای کردوون لە هێزە گەورە و شاراوەکانی ناختان هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە اینجا زانست و فێربوون